مقتەدا سەدر ڕۆژوە سیاسیەکەی شکاند، نهێنیە ڕاگەیەندراوە نوێیەکەی سەدر بۆ گەڕانەوەی کای سیاسی چییە و بۆچی مالیکی ترساندووە. مقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر دوێنێ ڕاگەیەندراوێکی پێنج خاڵی بڵاو کردەوە. گرنگترین پەیامی ناو ڕاگەیەندراوەکە خاڵی چوارەمەکە تێیدا بەڕەسمی داوای جوڵە لە فراکسیۆنە دەست لە کارکێشاوەکەی لە پەرلەمانی عێراق دەکات. ئەو هەنگاوە لە کاتێکدایە دوای سەرنەکەوتنی لا پێکێنانی حکوومەتی زۆرینە لەگەڵ پارتی و حەلبوسیدا فراکسیۆنەکەی کێشایە و بایکۆتی پرۆسەی سیاسی کرد. ئەو هەنگاوە ئێستاش با بڕای چاودێران خۆ ئامادەکردنە بۆ هەڵبژاردننی ساڵی داهاتووی پەرلەمانی عێراق. پێشتریش ئێرانەکان زۆر هەوڵان لەگەڵدا داوە تا باوەڕ بە سەدر بکەن بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا بکات، بەڵام سەرکەوتوو نەبوون. دەرکەوتنەوەی سەدر گورزێکی کاریگەر دەبێت بۆ نووری مالیکی کە ئێستا خۆی کێشەی لەگەڵ درەوشانەوەی ئەستێرەی محەممەد شیاع سۆدانی هەیە. پێی وایە بەشێکی زۆری دەنگەکان دەبات لە هەڵبژاردننی داهاتوودا و ئەگەر سەدریش بگەڕێتەوە یاریەکە بۆ مالیکی زەحمەتتر دەبێت. لەگەڵ ئەوەشدا هاتنەوەی سەدر ڕوویەکی ئەرێنی بۆ مالیکی و چوارچێوەی هەمانگی هەیە، چونکە با گەڕانەوەی سەدر بۆ پرۆسەی سیاسی ئەگەری بەکارهێنانی کارتی شەقام دژی حکوومەتی ئێستا کەمتر دەبێتەوە. لە دەستپێکی گەڕانەوەیان بۆ پرۆسەی سیاسی ئێوارەی دوێنێ ڕۆژی هەینی با بەشداری دەیان ئەندام فراکسیۆنە سەدرەکان بۆ جاری یەکەم داوای دەست لە کارکێشانەوەیان لە پەرلەمانی عێراق، ئەوەش بۆ پێگەێنان لە لیژنەیەکی پەیوەندیکردن با بنکە جەماوەریەکان و کۆبوونەوە. جێی باسە ڕۆژی 29 ئابی ساڵی 2022 ڕێبەری ڕەوتی سەدر لە تویتێکدا ڕایگەیاند دەستبەرداربوونی خۆم لە کاری سیاسی ڕادەگەێنم، ئاماژەی بەوەشدا سەرەڕای دەستبەرداربوونی لە کاری سیاسی ئەجەف هەردەم وەک مەرجەعی گەورە دەمێنێتەوە.